بەهێزترین مۆدێلی ژیری دەستکرد کە مێژوو بە خۆی بینیوە و ماڵپەڕێک کە بە تاقی بگەینەوە. بەرزبوونەوەی نرخی بەرهەمەکانی کۆمپانیای ئەپڵ، هێرشی سایبری 2.5 میلیارد دلاری بۆ سەر کۆمپانیای جەکوات لەلایەن هەکێرەکانی رووسیەوە، تایبەتمەندی نوێی واتساپ پێکەنین پێیە تەختەکلیلێک تێکەڵ بە ژیری دەستکرد و چەند هەواڵی گرنگی تر. سڵاو، من سروشم و بەخێبن بۆ ئاڵلقەی دووەمی پەنجەرەی تێک لە کورتای تێک. لەو زنجیرەیەدا ئێمە نوێترین هەواڵەکانی تێک و AI و هەک بۆ زمانێکی سادە و شیرین و کوردی باز دەکەین. راپۆرتە گرنگەکان دەپێشکەنین بە بۆتان شی دەکەینەوە، ئامرازی بەسوود دەناسێنین هەروەک ئەوڕۆ و لە کۆتایی هەموو ئاڵلقەکاندا سەپۆرت و دۆنیتەکانی ئێوە دەخوێنینەوە کە محەبەتان کردووە بۆ ئێمەتان ناردووە کە ئێوە دەتوانن لەو دووڕێەوە لە هەر شوێنێکی جیهان بن دۆنیتەکانتان بۆ کورتای تێک بنێرن و ڕاتان ناگرم بڕۆنی یەکەمین هەواڵ. بەهێزترین مۆدێلی ژیری دەستکرد کە تا ئێستا جیهان بەخۆیەوە بینیوە، دەتوانین بڵێینەوە بە پێی داتاکان کلاودی فەیبڵی 5 و میتوسی 5-ن. ماوەیەک لەوەی پێش دەوڵەتی ئەمریکا هات ئەو مۆدلانی ڕاگرت، کوتی هیچ کەسێک مافی ئەوەی نییە ئەو مۆدلانە بەکاربهێنێت کە لە یەکەمین ئاڵلقەی پەنجەرەی تێکیژە باسمان کرد. بۆ وای کرد کوتی ئاسایشی وڵاتەکەمان هێرشی دەکەنە سەر و باژنین و ئەگەر جیلبرێک کرابان دەیانتوانی وڵاتانی وەک چین و رووسیا ببنە هەڕەشەیەک بۆ سەر ئاسایشی ئەمریکا. دوای ئەو مۆدلانە وەستان کەس نەیتوانی کاریان پێ بکە و کلاودیش کوتی ئێمە تەنیا دەمانەویست بیدەین بە هەندێک لە کۆمپانیاکان. پاش ئەو چین کۆمپانیای GLM مۆدلێکی دادرێ بنێوی GLM 5.2 کە ئەوەندە بەهێز بوو شان بە شانی فەیبڵی 5 و میتوسی 5 دەهات لە حاڵێکدا ئۆپن سۆرس بوو، یعنی تۆ دەتوانی ئەو مۆدلەی دابەزێنی و لەسەر سیستمی خۆتی دانی خۆڕایی کەشەکەشی زۆربووی نزیکی 1.5 ترابایت بوو. بەڵام هەر ئەوە مەترسیێکی خستە سەر کۆمپانیەکانی وەک ئەنترۆپیک و دەوڵەتی ئەمریکا کە بێت ئەو ڕاگررتنەی لابەرێ وە کلاودی فەیبڵی 5 و میتوسی 5 بداتە دەریوە ئێمە بتوانین بەکاریان بهێنین. ئەوە هەواڵەکەیەتی کە توێتی لە 12 ژووندا ئەوە ڕاگرتراوە و بەڵام ئێستا کە لە 2.7دا ئێمە دەتوانین لە مۆدلانە کەڵێک وەرگین. چۆن دەتوانین بۆ مۆدلی بەکاربهێنی کاتێک بڕۆینە ماڕووپەڕی cloud.ai دەبینی لەسەر دێرە مۆدلەکان هەڵبژێری فەیبڵی 5 کراوەتەوە کە پێشتر ئەوە ڕەش کراوە فەیبڵی 5 هەبوو بەڵام ڕەش کرابوو و نەدەتوانی بەکاری بهێنی. ئێستا ئەگەر کلاودی پرۆتە بێ دەتوانی کەڵکی لێوەرگری. بەڵام ئێمە لە کورتای تێک لە کۆتایی ڤیدیۆدا ئامرازێکتان پێدەناسێنم بۆ ئێوەی کە تا ئێرە هاتوون بتوانن لە فەیبڵی 5 بێ 1 ریاڵ یا 1 دینار پارەش بتوانن کەڵکی لێوەرگرن. شتێکی زۆر تایبەتە، شتێکی زۆر بەهێزە و زۆر بەسوودە. سانەتی 5ش باسی دەکەین کە مۆدلێکی نوێیە کلاود ناسەندوێتی و ئەوەش زۆر تایبەتە هەروەک داتاکان دەڵێن. لێرەدا دوو بابەت هەیە. یەکەمیان ئەوەی کە دەوڵەتی ترامپ دەیەوێت کەڵەگایەتی بکە و ئەو مۆدلە بەهێزانی خۆی بشارێتەوە یا کۆمپانیەکانی نەهێڵە بیدەنە دەرێ لە هێزەکەی دەترسێت کە زەرەر بێ بۆ سەر ئاسایشی ئەمریکا. بەڵام لەو بەریوە چین رووسیە چین مۆدلی وا دەداتە دەرێ کە ئەو مۆدلی کە ئەمریکا پارەیەکی زۆری پێ لێ دەستێنێ لە خەڵک ئەو بەخۆڕایی داتە دەرێ بۆ ئەوەش هەڕەشەیەکی زۆر گەورەیە بۆ سەر ئەمریکا وە کۆمپانیا ئەمریکیەکان. بۆ چون ئێستا دەزانی کە مۆدل ڕکابەری فەیبڵی 5 و میتوسی 5 کۆمپانیایەکی چینیە، مۆدلەکەی GLM 5.2 ڕکابەری گەورەی دروستکردنی ڤیدیۆ ینی ڤێۆی گوگل ڕکابەرەکەی چینیە، یعنی سیدەنسی 2.5 کە دەتوانیت تۆ بە ئۆپن سۆرسیش کەڵکی لێوەرگری. و یەک ڕکابەری دیکەشیان کە دیپسیکە لەوبەری ئەویش ڕکابەری ChatGPT ئەوانە دەکات، ئەویش ئۆپن سۆرسە. هەر بۆیەش چین لەوبەری هەموو شتەکانی ئۆپن سۆرس دەداتە دەرێ، لەوبەری ئەمریکا بە پارەیەکی زۆر دەداتە دەرێ، لەوبەری ترامپ لەسەر ئەمریکا فشار دادەنێ کە دەڵێت تو دەمابێ مۆدلی بدەیە دەرێ، ترامپ لەسەر ئەنترۆپیک نابێ مۆدلی بدەیە دەرێ کە چون زەرەری بۆ ئاسایشی ئێمە. بەڵام لەوبەری چینجا بەخۆڕایی دەداتە دەرێ و ئەوە بەزمەکەی زۆر خۆش دەکەوت. لەوانەیە چەند مانگی دیکە یا 1-2 ساڵی دیکەدا جۆرێک ڕکابەری دەگەڵی بکەن کە نرخی ژیری دەستکرد بێتە خوارێ، چون ئەو بە خۆڕایی دیدا ئەو بە پوڵ دیدا ئەو مەجبورە بۆی کە ئەوەی دەگەڵ ڕکابەری بکەن نرخەکان بێتە خوارێ و
زۆر شتێکی سرنجڕاکێش و خۆش دەبێت بازاری AI هەرە و خۆشیانەی بازاری AI و کە باسی دەکەین و ئەوە مۆدلی بەهێز دێتە دەرێ و هەموو ڕۆژێ مۆدلێک دەناسێندرێ و بۆ دروستکردنی ڤیدیۆ بێنەوە ئەو بابەتانە بەداخەوە کارێکی کردووە کە لەزگەکان یا چیپسێتەکان نرخیان بچێتە سەر کەم بنەوە وەوە کارێکی کردووە کە نرخی ئامێرەکان بڕاتە سەر. نمونونەکەشی ئەپل ڕایگەیان کە بەڵە ئایپەد و مەک نرخەکان ئەو ئامێرانی دیکە جگە لە ئایفۆن نرخەکانیان چوەتە سەر کە بەداخەوە زۆر بەداخەوە ئەگەر ئەپل ئەو بەزمەی دەست پێ بکە کۆمپانیەکانی دیکەش هەموو بە دوایدا دێن و لێرەوە بەدبەختی دەست پێ دەکات. بۆ نمونە مەکبوک نیۆ کە تازە ناسێنراوە لە $699 لە $599 گەیشتۆتە $699 $100 گران بوو. ئەو مەکبوک نیۆیە کە یەکێک لە هەرزانترین ئامێرەکانی ئەپل بوو. یان دەتوانین بڵێن مەکبوک ئەیر لە $1099 ڕاگەیشتۆتە $1299 $200 گران بووە. یان مەک ئستودیۆ لە $2000 ڕاهاتوتە $2500 $500 گران بووە. هەروەش یعنی ناگەنی ئەو کۆمپانیانە کە چیپسێت دروستکەن بیدەن بەوانە و هەموو شتێک گران بووە. ڕام گران بووە، کارتی گرافیک گران بووە، ئەوە دێردە ئەپل گرانی کرد، پاژوی سامسۆنگ دێ، دوایە HP دێ، دوایە دێل دێ، چوزانم ینی ئەپل ئەلێرە پێشەنگەکەیە هەموو چاوەڕێوین دەڵێن کاکە تو بڕۆمش بداتە دادی. هەر ئەپل ڕۆی ئەوان دیکە دەڵێن چاو ئەپل گرانی کرد ئەمەش گرانی دەکەین. هەموو وڵات گرانی دەکە و جەلێت تا ئێستا نرخی ئایفۆنی دەست لێ نەداوە، بەڵام دەڵێن بۆ ئایفۆنی 18 نرخەکان زۆر دەسێتە سەرێەوە. هیوادارم کە وان نەبێت بەڕاستی. کۆمپانیای کلاود هات مۆدلی بیسیک یا مۆدلی پایە و بناغی خۆی چەند لێڤڵ بردە سەر و سانێتی پێنجی ناسان کە دەتوان بخۆڕایی لەسەر ماڵپەڕی کلاود کەڵکیلەوە گرن. هەروەک دەبینن گورن کەمێک جوش دەکە لە بتا بکەم نازان بوا دەکە لێرەدا کە لەسەر مۆدلەکاندا بگری ئەلێرە سانێتی 5 دێنێک کە پێشتر ئەگەر لە بیرتان بێ 4 و 6 دێنە دەڵە بە پێی ئەو داتانێک کە کلاودیان ئەنترۆپیک بڵاوی کردوێتەوە دەڵێ باشترین مۆدلی سانێتمان داوەتە دەرێ بە نرخێکی گونجاوتر و هەرزانتر. هەمووش لە ترسی چینیەکانە ها بە زمان هەموو ڕۆژە چین مۆدلی خۆڕایی دەناسێنێ کە بەهێزن ئەوە نەژ ناتوان ئابدێتی نەکردن ئابدێتکردنەوە بۆوانە دەردەسەری هەیە و نەکردنەوەکەی دەردەسەری زۆرتر. هەر بۆیە دێن مۆدلی نوێ دەناسێنن بە حیساب دەڵێن کارایی یا پرفۆرمانسەکەی نزیکە لە ئۆپسی 4.8 ئۆپسی 4.8 یەکێک لە بەهێزترین مۆدلەکانی AI پێش فەیبڵی 5 دەتوانی بڵم بەهێزترین مۆدلی ژێری دەستکرد بوو تا پێشێکی فەیبڵی 5 بناسرێ و دەڵێن نرخەکەی بەڵام لە خواردترە زۆر لە ئۆپسی 4.8 لە خواردترە بەڵام دەڵێ نزیکەی ویە. ئەوەش داتاکەیەتی 4.6 ئەوەی پێشێ بوو لە ئەیجنتنیک کۆدینگرا بەپێی ئەو بنچمارکانە زۆر نزیکە لە ئۆپسی 4.8 بەڵام بە نرخێکی گونجاوترە بە خۆڕای دەتوان بەکاری بێنن. لەو ڕۆوە کە ئەو بە حیساب دوای نییە بوو لە بەردەستە لەسەر تاوی پلانەکانی کۆمپانیای لەسەر تاوی پلانەکانی کلاود و API ئەوانشی هەیە کە ئێوە دەتوانن لەسەر سیستمەکانی خۆتان بەکاری بێنن. ئەوەش داتاکانێتی کە لەگەڵ سانێتی 5 لەگەڵ ئۆپسی 4.8 و لەگەڵ سانێتی 4.6 هەڵسەنگاندراوە و داتای زۆرتر بەردەستە لەسەر کۆمپانیای ماڵپەڕی کۆمپانیای ئەنترۆپیک و لێرە لە وردەکاریەکانی زۆرتر بۆ نووسین کە ئەو مۆدێلە چی بەسەرهاتووە لە 1% تا 1.35% کانتێکسەکەی زۆرتر بووە دەتوان زۆرتری بدەنێ بەکاری بێنن. وردەکاریەکانی هەموو لێرە بۆ نووسین بەستەرەکەی لە دیسکریپشندا دەنم کە دەتوانن بیخێنەوە. باسی چینمان کرد، باسی ئەمریکامان کرد، بەڵام حیفە لەو نێوانەدا ڕووسیە بەجێ بمێنێ کە ڕووسیەش هێرشی کردوتە سەر بریتانیا. جابا ئەواڵەکەتان خۆشتر بۆشی بکەمەوە. کۆمپانیای جەکوار و لەند ڕۆڤێر کە یەکن لە گەورەترین و مێژوویترین کۆمپانیەکانی دروستکردنی ئۆتۆمبیلە کە ئۆتۆمبیلەکەی جێمز باندیش هەر جەکوارە و زۆر تایبەتە. پارەکە هێرشێک دەکرێتە سەر کۆمپانیای جەکوار وە بۆ ماوەیەکی زۆر نزیکی چەند مانگ بەرهەمهێنانی ئۆتۆمبیل لە کۆمپانیای جەگوار ڕادەگیرێ و ئەو کارە دەبێتە هۆکاری
2.5 ملیار دلار زەرەر لە کۆمپانیە. یعنی هەکێرەکان چ دەکەن؟ هەکێرەکان دێن هێرش دەکەنە سەروێ وردەکاری هەکەکەی نەدراوەتە دەر هەکێرەکان خۆیان نەناساندووە و تەنیا دەزانی هەکێکیەوە کراوە. هەواڵەکەشی نیویۆرک تایمز لی داوە و دەڵێن مایکرۆسافت بۆ دوواداچوونی بۆ کردووە کە زانیوێتی شوێنەواری هەکێری ڕووسی هەیە لەو ڕێگایە. هەروە FBI داوە پێتان بڵم چێوە دوای دەکەون. FBI بریتانز ناشنال کرایم ئیجنسی دەڵێت نزیکەی 5-6 دانە گوگل و کولەن گوگل FBI بریتانیا مایکرۆسافت ئەوانە هەمووی دوایوانە دەکەن کە بزانەوە هەکێرە لە چۆراتەوە کەم نیە 2.5 ملیار دلار و داوای هیچ پارەیەکیشان نەکردو ئەوەی سرنجڕاکەش هیچ داتایەکیشان نەچیوە. بەڵام هەندێک دەڵێن لەوانەیە سەر بە پوتین بن هەکێرەکانی پوتینی بن لەوانەیە دەڵێن هەندێک بن بۆ خۆیان و کاریان کردبێ لەوانەیە دەستێکی دەڵێن ئەو نییە ڕاستە بێ کە لەسەر ئیجازەکەی پوتینی هەیە سەر بەوینێ و جیا لەوانیش نیە و ڕووسی و چینینی و کاران دەکەن کە کوتمان پێبەش نەبوونە لەو بابەتانە. جا لێ ئێساوە ئێوە دەتوانن وێنەکانتان بە نانۆبنانایەکی خێراتر و هەرزانتر دروست بکەن کە گوگل دوێنە ناسانی نانۆبنانای 2 لایت خێراترە زۆر هەرزانترە بە پێی شتانی کە گوگل دەیڵێ و ئێستاش بەردەستێنی دەتوانن بۆ خۆتان بۆ ڕۆنچایی دەکەن و گوگل دەڵێ بۆ هەر 1000 دانە وێنەیە کە بەو نانۆبنانای 2 فەست دروست دەکرێ 0.034 دلار تێچوویەتی کە نرخێکی زۆر سرنجڕاکێش و گونجاوە. لێرەدا هەڵسەنگاندین کردو لە نێوان نانۆبنانای 2 لایت و نانۆبنانای 2 کە بۆ دروستکردنی ڤیدیۆ وێنە ئەوە لە 51 چرکەدا نانۆبنانای 2 لایت وێنەکەی دروست کردو و نانۆبنانای 2 هەر خەریکەوە دروستی دەکات. لە پارەکە یعنی هاوینی پارەکە نانۆبنانە هاتە دەرێت کە بەڕاستی شۆڕشێک بوو دنیای شێوەن دەبدوین ڤیدیۆشمان لەسەر دروست کرد لەسەر 3.1 فلاش بوو یعنی جەمینای 3.1 فلاش لەسەروی نانۆبنانیان دروست کرد. دوایە لە مانگی فێبریە یا مانگی 2 زستاندا هات نانۆبنانەی 2 ناساند و پاشان نانۆبنانەی پرۆ کە بەهێزترین مۆدەلی دروستکردین بێنەی گوگڵە. بەڵام ئێستا نانۆبنانەی 2 لایتی ناساندوە کە نرخێکی گونجاوی هەیە زۆرێک لە کارەکانی ئێوە لەوانەیە وڵامی و کارانەتان بداتەوە. ئەوەش داتایەکە کە لەگەڵ فلاکس و نانۆبنانەوە ئەوانەیە هەڵ نانۆبنانەکانی پێشوو هەڵسەنگێنراوە و جگە لەوانە ئۆمنی فلاش بەردەستە و ئێوە دەتوانن بەکاری بێنن. ئەو تەواوی ئەوانە لەشوێ دەتوانین بتاقیکەینەوە دەڕۆیە ناو کڕۆمەکەت دەنووسی فلۆ و labs.google دێ کە تۆ دیکەوە هەژمارەکەی بەخۆڕای توانیت لە چاکی هیچ تەنیا ڕاستەخۆ بە جیمیلەکەتان بڕۆنە ناوی نێسە نیو پرۆجێکتکە لێ بدەن. لێرەدا لە بەشی مۆدل ڤیدیۆ نووسراوە دەتوانی هەم ئیمەیج هەڵبژێری هەم ڤیدیۆ. لە بەشی ئیمەیجەکانیدا دێ ناو مۆدلەکان سێدانە مۆدل نانۆبنانای 2 پرۆ و لایت 2 لایت بەردەستە کە ئێوە دەتوانن بەکاری بێنن. هەروەک دەبینن هیچ تێچوویەکتان لەسەر ماڵپەڕی گوگل فلۆدا لێ وەرناگرێت. عادی بۆ دەڵێ پوڵی دەبێت سروش هەرزانە خۆ لێرە بەخۆڕایە ئەوە بۆ کەسانە دەبێت کە لە ماڵپەڕی دیکە لە شوێنی دیکە بۆن لە هیکسفیلد لە این ڤیدیۆ یا ئەو شوێنانەی دیکە کە مۆدلەکانیان کۆ کردوتە لێدا وێنە دروست دەکەن بۆوان دەبێت کە کردیتێکی کەمترتان لێ دەستێنێ دەوێت. لە بەشی ڤیدیۆشدا ئۆمنی فلاشەیە کە ماوەیەکە ترندە بڕیار ڤیدیۆکی فێرکاری زۆر تایبەتی لەسەر دروستکردن کە دەتوانن ئەدیتەکانتان بەوی لێدەن مۆنتاژەکانتان بەوی بکەن و لێرەشدا نرخەکانی هێناوە کە دەتوانین یەک ڤیدیۆی 4 چرکەیت بۆ دروست دەکات بە 7 کردیتی لێوەردەگرێت وەگەر تازەش نووسی بکەیت لەوروبەری 1000 کردیت دەداتێ و دەتوانین کردیتەکانیشت زۆرترکەیت. بەس ئەوەش هەرزانترین مۆدلی دروستکردنی وێنە و نوێترین مۆدلی دروستکردنی ڤیدیۆی کۆمپانیای گوگل بوون کە ئێستا لەسەر ماڵپەڕی فلۆ بەردەستن. پێشێک کە بڕم هەواڵەکەی واتساپتان بۆ بخێنمەوە دەمهەوێت تەختەکلیلێکتان پێ بناسێنم کە ژیری دەستکرد دەهێنێتە ناو مۆبایلەکەتان داهێنێتە ناو ڕاستەخۆ ئەو تەختەکلیلێکی پێی تایپ دەکەن. جا بۆی کە زۆرتر ڕوون بینەوە لەسەری ئەوە هەواڵەکەیەتی کە بەنێوی کۆمپانی ئەکتیە کە بۆ iOS و ئەندرویدیش داوێتە دەرکە لەسەر ئەکتی دەدینە بڕۆینە ناو ماڵپەڕەکەی لێرەدا کە پێکتوینە بۆ آیفۆن و ئەندروید بەردەستە
ئەکتیبار و سپیس باری هەیە شتێکی تایبەتە ئێستا پێتان دڵم چەندە تایبەتە پەلەی مەکەن وردەکاری زۆرتری هەموو لەسەر بەردەستی وتوانتەوەی ئەو دووگمانە کاستۆمایزکەن کە لەسەری دابگرن کارێکی نوێ بکە وە لێرەدا دەتوانن بە هەوای وەسڵکەن NBA سپۆرت تویتر چزانام API پێ و API پێکانێکەن ئەوە تایبەتە کاڵندەر و نۆشن و توزانم جیمیلەکان و هەموو شتێکی دەتوانین پێکانێکی و ئەسکیلیشی دەتوانی بۆ دروستکی وەن ئێستا بڕۆمە سەر مۆبایلەکەم ئێستا مۆبایلەکەی ڕاستە خۆ دەڕۆینە سەر مۆبایلەکەی من کاتێککە بڕۆیە ناو گوگل پلی سێرچکەی بنووسی ئەکتی شتێکی ئاوات بۆ دێنێ کە دەتوانی دایبەزێنی و من دام بەزان بە جیمیلێک یا بە ئیمەیلێک پێتان خۆش بە تمپمەیلیش تەنادان دەتوان هەژماری تێدا دروستکەن و دیزاینێکی نوێیە شتێکە کە لە کیبۆردەکاندا من تا ئێستا نەمبینیوە و تایپکردنەکەی کە خۆشە من کارم بەوەی نییە ئەو تایبەتمەندیانی پێت دەدا ئەوانی خۆشە جا چی کاتێککە ئەگەر کیبۆردەکەی و وردەکاری زۆری لەسەردانە ناوە دی ئێرە بەشی ئسکیلز چییە تۆ شتێک دەنووسی پرامتێک دەنووسی هەڵی دەگری و کاتێک کە بانگیکەی ڕاستەخۆ دەچی و کارت بۆ دەکا چ کارێک بۆ نمونە لێرەدا هیومەنایز تێکست چ دەکا دەڵێ ئەتۆ ئەو تێکستێک کە دەینووسی ئەمە بانکە بۆ نمونە من شتێک کە بەژیری دەستکرد نووسراوە دەتێ بۆ کەسێکی بنێر ئیمەیلی کە بەژیری دەستکرد نووسراوە نامەیەک کە بەژیری دەستکرد نووسراوە و دیارە بەژیری دەستکردا ئەمە بانکە وای لێ دەکەم کە وەک حیسان دەربکەوێت ئەلێ دەنووسیتی قەم لەسەر ئەتومایکی بۆردی لە دی و زەت داگری وای نیشان دەدا یا چی دیکەی هەیە گوگل کالندەرەکەی دەڵێت چۆن ناو ئیمەیلەکانی من و کۆپیان کە و میتینگەکان و هوردەکاری و شتەکانم هەموو بۆ بێنە و پێم نیشاندا جا جگەلوکی ئەو ئسکی دەزانەی هەیە هەموو شتێکی هەیە ئێوە دەتوانن بڕۆن ئەوای تاقیبکەن بڕۆین سەر نوتەکانمان لێرە لێ دەپرسین چاو لە ئینگلیسی منکن what happened today in World Cup قامکە لەسەر سپیسەکەی دابگری ڕاستەخۆ دەڕوا بە ژیری دەستکردەکەی خۆی وەسڵ دەبێت و پێت دەڵێ ئەو شۆ ئیسپانیا و ئۆتریش کاژمێر 10:30 بەو کاتی مۆبایلەکەت هەیەە دەڵێ USAش دوو هیچ لە بۆسنی بردەوە و تۆ دەتوانانی کە لەسەر ئەپلایدی ڕاستەخۆ لێردا دەڕوا و کۆمەڵێک تایبەتمەندی دیکە چەند دەڵێ گۆڵد ڕاستم بینە خوێر گۆڵد پرایس today بڕابگەرە بزانین دەڵەچی نرخی زێڕی بۆێنێن $4,064 و ئەوەندە دەڵێت ڕێک ئەوڕۆ لە کاژمێر ئەوەندەی کە تۆ بمنێت تو 4 دقی پلایکەی ئەو لێرەشدا ئەوەشت بۆ دێنێ زۆر کیبۆردێکی باشە یەک داخم هەیە بۆی کە دەتوانین پاشان بە ئیمەیلکردن و نامە نووسین بۆی گە بزانین بەڕاستی خەڵک بەکاری دێنێ زمانی کوردیش بێزیاتکەین کە زمانی کوردی نییە لە کیبۆرد سێتینگدا لە بەشی لەنگویجەکانیدا فارسی تێدایە کە تۆ لەسەر فارسیدانەی دەبێتە فارسی بەڵام ئەوەندەی زمانی دیکە تێدا ئەمن کوردیم تێدا نەدیتەوە دەورێکی دیکەشی پێدا لێدن شاید من ئەمدیتێتەوە بەداخە تووشی تێدا تووشیم کە پێ زمان نییە فارسی تێدا کوردیەکەی تێدا نییە کە دەتوانین لێرەدا لە ئەباوتیدا چین قسەیان لەگەڵ بکەین یا ئیمەیلیان بۆ بنێرین دە بەشی ساپۆرتەکانیدا و پێیان بڵین با بەمە کوردین زمانی کوردیمان بۆ زیادکەن جا بینە سەر هەواڵی کۆتاییمان کە من زۆر داوای لێبوردنتان لێ دەکەم کە هەواڵتان بۆ دەخێنەوە بەڵام بەدەست خۆم نییە مەجبورم واتساپ تایبەتمەندی یوزەرنەیمی هێناوە بۆ سەر هەژمارەکە چاو چەندەش بە شانازیەوە دەڵێ ئەخەوە تایبەتمەندیە کە بیسمیلا تەلێگرام هاتە مەیدان ئەوەی هەبوو تۆ خەجاڵەتی ناچێشەوەی وەگێکدان تایبەتمەندی دەناسێنی یعنی ڤیدیۆشی بۆ داناوە کە دەڵێت تو دەتوانی یەکدانە یوزەرنەیمی بۆ خۆت دانەی نازانم چۆن دەتوانێت لە ڕوویان هەڵدێکە ئەوەی وەک یەکدانە تایبەتمەندی نوێ بناسن لە کاتێکدا تویتەر هەیەی تەلێگرام هەیەی سیگناڵ هەیەی هەر تۆری کۆمەڵاتێکی دنیا ببینی ئەو تایبەتمەندیە هەیە خە تۆ بۆچیەوەی وەک یەکدان تایبەتمەندی دەناسێنی خەجاڵەتی ناچێشی ئەمن لە زیادەوانە بەم هەر بەدزی دەچم یوزەرنەیەکم لە گوشیدا بودەوەمیش یوزەرنەیمم هەیە ڕوو ڕۆژبی ئەو لەک نەخۆ یەکێک لە بەنێوبانگترین تۆڕە کۆمەڵایەتەکانی جیهان کە جگەلەوەی کەمەوە ڕۆژێ داتایەک دەڕوا لێرەدا خەڵکی بەشێت دەزانن زۆر داوای بردن دەکەم وەیەکە تایبەتمەندیش 20 ساڵەوەی پێش وەیەک ئێستا دەیناسێن دەڵێت 3 میلیارد بەکارهێنەریشمان هەیە نازم تەلێگرام لێ بۆ کابرا دەبێ بچی لە واتساپ کەڵک وەرگری هەر وەک لە سەرەتای ڤیدیۆ بەڵێنم پێدان
بەهێزترین مۆدێلی ژیری دەستکردی جیهان و نوێترین مۆدێلەکەی کە فەیبڵی 50 پێتان بڵم چۆن بەخۆرایی بەکاری پێێنن نە لەسەر ماڵپەڕی کلااود بەڵکو لێن لەسەر کڕۆمەکەتان دەنووسن llm-hstats.com ئینتێرێک لێ دەدەن ماڵپەڕێکی ئاوەتان بۆ دەکاتەوە لەو گۆشەی دەتوانن بە جیمێلەکەتان هەژمارێک دروست بکەن کە من بەستەرەکەیم لە خوارە بۆ داناون کە بتوان لە ڕێویە دروستی بکەن وە لەسەر ئارێناز دەنڕۆنە بەشی ئەیجنت لێرەدا ئەو چەتانێکی پێشتر کردوتانە ئەوتان بۆ دێنێ کە زۆر گرنگ نییە نەڕاتە دەرێ لێرە لەسەر مۆدیل کە لێدەین ئەلەوەندەی دەنووسی فەیبڵی 5 بۆ دێنێ باڵێ دەتوانین لە فەیبڵی 5 کاڵێک وەرگری بڕۆن بەکاری بێنن ئیشقی پێ بکەن و پیشەم بزێنن ئەوش بەهێزترین مۆدێلی جیهان نوێترین مۆدێلی جیهان بەخۆڕایی لەوەی چاتر چاندێ لە چۆتان پێ دەڵێن ئەوا بوو بەگشتی هەواڵەکانی ئەو هەفتەیەمان ئەگەر تا ئێستا لەگەڵمان بوون زۆر سوپاسان دەکەم لە بەشەکەی دیکەدا چەندانە لە دۆنیتەکانی ئێوە دەخێنینەوە کە محەبەتتان کردو بۆی مەتان ناردووە دۆنیتەکان دەتوانن لە ڕێی ئەو بەستەرانە بنێرن لە هەر شوێنێکی جیهان بن لە ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باشوور لە دیاسپۆرا هەمووی هەیە چ FIB و فاستپێ و کیکار هەژماری بانکی ئێران دەتوانن سەپۆرت و دۆنیتەکانتان بنێرن ئەگەر پێتان خۆش بوو تا ئێستا هاوڕێمان بوونە لایک و سابسکرایبتان لە بینێسیەوە گەر ئەو زەنگوڵەش چالاکەن لە هەواڵە نوێیەکان ئاگادار دەبنەوە من بڕۆم قورتمێک ئاوە بخۆم بگەڕێمەوە وە دۆنیتەکانی ئێوە بخوێنەوە جا ئێستا کاتی وێ بڕۆن دۆنیتەکانی ئێوە بخینەوە زۆر سوپاسان دەکەم کە پشتگیری کورتاییتێک دەکەن بۆ دۆنیتانتان یەکەم دۆنیشنمان لەلایەن کاروانەوە بۆ هاتوو بە بڕی $1 نووسیوێتی دەستت خۆش بێ سروشجیان بۆ ڤیدیۆکان سپاس دەکەم ڕێزتەیە هەمیشە شتینیە بە سوودمان فێر دەکەیت ئەوە ئەرکی خۆمە کە کورتاییتێک ماڵی ئێوە کە من بتوانم خزمەتتان کەم دۆنیتی دووهەممان سپاس بۆ ڕێباز بۆ دۆنیتە $4 کە دەڵێت هەر بژی فێرکاریەکانی ژیری دەستکردت زۆر نایابن زۆر سپاس دەکەم هەمە ڕێباز بەڵێم بێت کۆمەڵێک ڤیدیۆی ژیری دەستکردی نوێژ بناسیێنین و ئامراز تایبەتانە دۆنیتێکی $5مان هەیە لەلایەن خاتون ساراوە زۆر سپاس خاتون سارا بۆ پەیامە جوانەکەت هەرەوەی کە ئێوە سوود لە ڤیدیۆکان دەبینن بۆ من گەورەترین پاڵپشتیە بەڕاستی دۆنیتەکانتان یارمەتی دەرن بۆ ئەوەیەکی ئێمە کواڵەتی ڤیدیۆکانمان بەرزتر بکەینەوە تیمەکەمان باشتر لە پشت بەرهەمەکان بێت و ئاستەکانی ئەوەندەی دیکە بەرزترکەینەوە وە دۆنیتێکی $10مان هەیە لەلایەن هەژاری خۆشەویستەوە زۆر سپاس بۆ پاڵپشتیەکەت و بۆ قسە جوانەکەت کە نووسێتی کواڵەتی ڤیدیۆکانت و ئاستی زانیاریەکانت زۆر پرۆفێشناڵن هیوادارم بەردەوام بیت لە پێشخستنی کۆمەڵگەی کوردی لە بواری تەکنەلۆژیادا ئەوە ئەرکی خۆمی دەزانم کە بتوانم خزمەتێکی هەرە بچووک بە زمانی خۆم بکەم کە منیش وەک کوردێک لەسەر خۆمی دەزانم لەسەر خۆم بە ئەرکی دەزانم کە بتوانم خزمەت بە گەل و نەتەوەی خۆم بکەم وە زۆر سپاسی ئێوە دەکەم کە پشتگیری کورتاییتەکەن کورتاییتێک ماڵی ئێوەیە هەمیشە بەردەوامە سپاسان دەکەم کە لەو ڕێگایەدا هەندەری ئێمەنە سپاس کە تا کۆتایی ڤیدیۆ هاوڕێم بوون ئەوە بوو ئاڵلقەی دووەمی پەنجەرەی تێک لە کورتاییتێک کە ڕۆژانی پێنجشەممە بڵاو دەبێتەوە تا هەفتەی تر و پەنجەرەی تێکی تر خواتان لەگەڵ و ماڵاوە